ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە واجب کردووە، لەسەر ئێمە پێویست کردووە بۆ ئەوەی کە بەهۆی ڕۆژۆکە بمان خاتە بەهەشتەوە، بەهۆی ڕۆژووە بمان خاتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بخاری مسلمدا دەفەرمێ إن في الجنة بابا يقال له الريان يدخل منه الصائمون يوم القيامة. بەڵێ دەفەرمێ لا يدخل معهم غيرهم. دەرگایەکەی لە دەرگاکانی بەهەشت، بەهەشت هەشت دەرگای هەیە، دەرگای سەرەکی. یەکێک لە دەرگاکان ناوی ڕەیانە، واتە تێر ئاوی، ئەو کەسێک کە تێر ئاوی ئەوە ڕەیانە. لە ڕۆژی قیامەتە لەو دەرگایەوە ئەوانەی کە لە دنیادا بە ڕۆژوو بوونە لەو دەرگای ڕەیانەوە دەچنە ناو بەهەشتەوە. بەڵام ئەو کەسەی لە دنیادا ڕۆژووی نەگرت بێت لەو دەرگایەوە بۆی نییە بڕاتە ژوورەوە. ومن كان من أهل الصيام دعي من باب الصيام. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی ئەهلی ڕۆژوو بوو بێ لە دەرگای ڕەیانەوە، لە دەرگای نووساوە دەرگای ڕۆژوو، لەو دەرگایە بانگ دەکرێت پێت دەوترێ فەرموو وەرە ژوورەوە بۆ ناو بەهەشت. کەواتە خوای گەورە ئەم ڕۆژووی لەسەر ئێمە داناوە بۆی بمان خاتە بەهەشتەوە. لی مەترسە، لەرز نەتگرێ، بێتاقەت مەبە، تەنها نانی نیوڕۆ ناخۆی. یعنی 11 مانگ بۆ دنیا، بۆ نەفس، مانگێکیش بۆ خواگیان، وازە خواردن بێنە خەڵکەیە لەبەر خاتریەوەی لاشەی ڕێک بێتەوە، لەبەر خاتریەوەی ورگی دابەزێ، جاری وایە دوو ژەمنان ناخوا، ئەی لەبەر خاتری خوا ئەخۆ ئەو لاشەی تۆ هەر دەڕزێ. کەواتە دڵخۆش بە کاتێککە بە ڕۆژوو دەبی، ئەو ڕۆژوە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. لە ڕۆژی قیامەتە لە دەرگایەوە بانگ دەکرێی فەرموو مادەم تۆ لە دنیادا ڕۆژووت گرتووە فەرموو بڕۆژوورە بۆ ناو بەهەشت. پێت خۆش نییە پێشوازیت لێ بکرێ؟ دەی ئەم مانگە بگرە بە ئیزنی خوا لە دوای مردنت لە ڕۆژی قیامەتە پێشوازیت لێ دەکرێ و فەرمووت لێ دەکرێ بۆ ناو بەهەشتی خوای پەروەردگار. کەواتە خوای گەورە ڕۆژووی لەسەرمان فەرز کردووە بۆ ئەوەی بمان خاتە بەهەشتەوە.